دوو پرۆفیسۆر قسە لەسەر دەسەڵاتدارەتی ئاکەپە دەکەن و یەک لەو پرۆفیسۆرانەیش ڕادەگەیەنێ کە ئەردۆغان و دەسەڵاتدارەتی دەوڵەتی تورک تاوانکارن و دەبێت دادگایی بکرێن. ڕۆژانی حوت و هەشتی ئەم مانگە لە برۆکسلی پایتەختی یەکێتی ئەوروپا بە 2 ڕۆژ 13مین کۆنفرانسی نێودەوڵەتی کورد لە پەرلەمانی ئەوروپا بەڕێوەچوو. تێدا پرۆفیسۆر حەمید بۆز ئەرسلان کە لە ساڵی 1999 لە مەدرسەی بەرزی لێکۆڵینەوەی زانستە کۆمەڵایەتەکان لە پاریس دەرس دەڵێتەوە وتارێکی پێشکەش کرد. لە وتارەکەیدا ڕایگەیان پاش لە ناوچوونی دەوڵەتی عوسمانی تەواوی ئەو دەوڵەتانەی کە لە هەرێمەکەدا پێکاتن لەسەر بنەمای دژایەتی ناسنامەی گەلی کورد بنکەی خۆیان پێکێنا. لە بەشێکی تری وتارەکەیدا تیشک دەخاتە سەر چەند سەرهەڵدانێکی کوردان لە هەرێمەکانی ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی ئەو کات کە بەهۆی ناشارەزایی سیاسی سەرکردەکانی سەرهەڵدانەکانەوە لە ناوچوون. باسی لەوەش کردووە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی تا ساڵی 1970 خوێندنەوەیەکی جددی سیاسیانیان لەسەر داخوازی کوردەکان نەبووە لە ڕۆژهەڵاتی ناویندا. هەروەها بەڕێوەبەری بەرنامەی ئاشتی چێکردن و ماف لە ئەنیستنتۆی لێکۆڵینەوەی مافی مرۆڤی زانکۆی کۆلۆمبیا لە نیویۆرک پرۆفیسۆر دێڤید فلیپس لە وتارەکەیدا ئەردۆگان و دەسەڵاتدارانی ئاکەپەی بە تاوانکاری شەڕ وەسف کردووە و ڕایگەیاندووە کە دەبێت دادگایی بکرێن. ئەوەش یەکەم جارە ئەکادیمیەک سەرکۆماری دەوڵەتی تورک بە تاوانکار ناو ببات. وتیشی پێویستمان بە دەستگایەکی بەدیری نێونەتەوەی هەیە بۆ ئەوەی لەو ڕۆ بجوڵێتەوە و بەتوانە بێت کە بکەرانی ئەو تاوانە لە تورکیە سزا بدا. بۆ ئەوەش لە ئێستادا دەستگایەک کە بتوانێت ئەو کارە بکات کۆنسەی ئەوروپایە. پرۆفیسۆر دێڤید فلیپس باسی لە قۆناغی ئاشتی کرد و ڕایگەیاند ئەگەر بمانەوێت پێڤاژۆیەکی ئاشتی هەبێ دەبێت پەگەکە لە لیستی تیرۆر دەربێنرێ. ئەوەش دەکرێت بگاتە ڕێکەوتنێک کە لەژێر چاودێری کۆمەڵگەی ناونەتەوەییدا بێ.